ئیتر عاقڵ بزانت چی دەبێت من زوو خۆمەوە زوو خۆمەوە چیت خۆت؟ ژووری خۆی دەمیکی عامرن نەبێ بڵێ ژووری خۆمەوێ زوور دەقاڵێک پێ مەکە شتی لە دەمە زوور خۆمەوە وا بڵێ کوڕم منتەقەڵ ژێر قۆمە وام خۆش بەسە فلتەری نییە ئەوە چا ئەخوری باوکە ئەڵێم باوکە پرسیارێ بکەم ئەوە چیە ڕۆڵێکەوە چی ئەو ماسە بەخۆماوەدا ئەڵێم تۆ بەنیازی پێش ئەو حەزی لەسەر والله ئەگەر خانۆکە چۆڵ بێت هەر ئەمڕۆ زووتر نییە ئەڕۆم هەر ئەمڕۆ ئەوە کە عەزیزێکێ برادەرمە تخوا بەعێ تەلەفۆنی بۆ بکەم بالموناسەبە بە پێی مەوعیدەکەی خۆی بێت ئەبێت ئەمڕۆ هین بێ چۆڵ بکە بۆمان دەیا یا ڕاح چییە ڕۆڵێکیان چی؟ عەزیز زەیتونە ناخۆی زە خۆشە بەکرد چەنە زۆری جەڕەسە ئەی بۆ مناڵانە دانیشتم تۆ مناڵەوە ئەلەو کا عەزیز تۆ مناڵەوە بەسە هەتیو عەفو کا عەزیزە بەخوا لەگەڵ تۆم نەبوو قوربانم بۆ خانۆکە عوسمانم عوسمان بێژن خانۆکە چۆڵ بوو بەڕاستەوە ئەی دەقسە و بژیکە عەزیز دەباشە بە ساقەم هەر ئەمڕۆ ئەشیا بینە ناوی دای قوربانم خۆر بەخۆی کە بۆ لای بەموو ماکۆ خانوویەک ئاسیا شتەکانە بینە چەند ئەوە پیست بۆ ئەوە ڕێخۆڵەکە تەها ڕێخۆڵەکە دەبینە خۆمە پێم خۆشە بڕێ لێرە دێگەی بەڵام خواگەی لێم گەڕەکە پڕ لە یادگاری و ڕەفیقانم وەرەمەی مناڵە داوەشی ئەمەی حەوت ساڵ هەشت ساڵ داوەشی هاتووی هەر عیبە بۆ بەکێ بەلێ کەم گاڵتەی پێ بکە ئەخی دەقینە باوکە ڕەفەقەیەتیەوە ناخواتە من وەرە ڕەفاقە لێ ڕەفیقی زۆر دێتی باوکە. کێتی بەخوا 8 ساڵ و 9 ساڵی تێ هەچەند بەخواڵە گەورەن بۆ ڕەفەقە لەگەڵ منە بەڵام هەر باشە چەنە بازی ئێوە دانیشین من سەرێکی عەزیزێم عەقدەکان وسم و هەر ئەمڕۆ ئەشیا باری بەس خوا ڕەجاتان لێکم بە ئەشیای کۆرە نەبینم خاڵ لە بەرنامەمە ئەو قەنەفرۆشتە لێرە هەڕاجەکەم وی فرۆشتم یەک دەقە بەیانمەتیان باوکەم باسی ئەشیا کرد من بەیانمەتی خۆ لەگەڵ ڕێز و حلمەتمان فەقەری 3 و 8 تاوانیە دەست نابێت درۆکە جارێک فەقەرە 37 ئەو بەس عیب نەبێت لە گوێ درێژە هەیەجی نەدرێژتی بەکێ بەلێ ئاسیا شتەکان بیکەرە کارتۆنەوە شوشەکان نەشتێت باشە یەک تەکلیفیگە و بڕۆکان ئەڵم جلانە بۆ ناگەڕی بۆ ئاڵاوی وڵا ڕێگەڵی دەبێ بەڕادی هەوی تا حەقە نەبێ بێت تەربێت هەسە عوسمان گیان بڕۆ تو هەستا تۆ زۆر درۆمەکە بۆم ناڵێ هەفتەیتر ماڵی بە قڕ نەگیری باوکەم لەگەڵت بەخوا بەخوا لە من درۆزنتری لە بڕدی یاڵا تۆ ژاسیا تۆ خێراکە درەن زەیتونی کە بخۆم حەزم لێ دەبی خۆ باشە میخۆنەوە حەز لێ قاڵ بەگەشتی تازانە دوانی بیاکەی ئەوە ڕۆڵێکیان بۆ تو خۆ دەگەشی بۆ شتەکانی ئەو بە قوربان زەها من نایخۆم دەی بە دەردی کە دەی نایخۆم لە قەبری باوکە دەیڵە دی بە قوربان بێ خێراکەم بێنە هەستن لە شتانە کۆکەنەوە بڕۆندی ئەو شتانم بۆ بکەرەوە کارتۆنەوە بەیەکەوە هەدەفە و شتەکان ئەو ناوە کۆکەرەوانەیە ئەگەر توانیشم پولاسەمە جارم گاڵەکەم شۆ بڕە بە قوربان هەستە بەکرد عمرن هەستە لی تۆ ڕۆمە بەقەینە برازای تۆ تەخوالێ و سەنێ باشە قوربانی من باکرد دەوێ نییە ئەرە وەڵڵا قسە بەو برازایانم مەڵێ باوکە ئەگەلێ ئەڵێ من بە مانگات تێگەیشت و ئەو بە نەفەر یاڵی داوە ئەی باوکە کاکێکی پارچەی بێرە ئەی هاوار ئەوە بلێ بۆ ڕاوەساتۆ باوکە دە داینە کورسیان دە تۆ دێنێ ما دوو قسە بکەین قسەی چی؟ ئەرە دە تو داینێ ماڵا بێت دوای خۆ من بانەکە کاکە وەڵە من باوکە بلەیلا بوو ئەشەمبیلا باوکە من هیلاکیم دەرچوو ئەم خانۆم بینی ئەشەمبیلا شتێکی ئەمجارە بلە باوکە تۆ سێ هەموو سەقفەکە هەر هەمووی کونافەیە ئەزانی چی باوکە لەگەڵ ڕێز و حرمەتمان کونافە ئەوە جەماعەتی باقلا و شیرینی داوای لێ ئیتی ئەوە تاوە هەسی و گڵۆپان و تاوە شەوداگە سێت بلا هێلاکەتی ئیسراحە دەکەی چی ئازارە چی بوو؟ نازەم وەڵا ئەڵێم سەرژنێگە هەبوایە تۆ دەبرینم مەکو لێنەرە و ماڵێ بە قۆڕ نەگیرێت ئێتە باشە ئێستا وەختی ئەو شتانەیە هیچوزانم وەڵای خانۆکە زۆر خۆشم بەخۆر هون هەر خۆش هەر لەو شەوات سلام علیکم. ئەوەی چێ باوکەی نەچیەوە
لازم تو داوای دلیفەری نەکردووە بلا تو داوای پیتزا نکردو؟ نا والله هەستم بە شەق بگەمە نا کوڕم بۆ بەشە کاکە هیچمان نایە خۆ حەب بڕۆ کاک خواحافیز برا باواستی مەسی پیزایتی یە کوڕم بۆوە لە خۆ کردو ئەدەب سەر ئەمرێ نەمێنێ ماوە لە مەکتەب خوێن ماوتیان گرت شتی قورسوانە تاوان کرد کڵاوی سەلامەتی دا دەبڕۆ دەبڕۆ باشە دەبڕۆ دەبڕۆ دوو سێ شە بێنە دەبڕۆ دەبڕۆ کاکە قسەمانێ دەبڕۆ ولا قوتی وافی زارە شادێن دەبڕۆ باشە هذا هێواش ماڵێ بەقڕێکی ئەرەوە بۆ نێواتیانی شو عوسمان هاتە کاکە من پسام بەخوا باوکە پێشماکەوی لە من گەورە کورە دەبڕۆ ئەڵە بەخوا لە من گەورەتری چۆنێ بەخوا جوابتان لێ بۆ خاتی ئەو پورانە ئەو ئەدەبێ بەکەندیان ژوورێکی خۆ ڕسوە پیاچ وەرە گیر بوو وەرە گیر بوو على دەباوکێک دەست بڕۆ دواواگە خەمسەل وەرە باوکە پانتۆڵەکە گۆتە خوارەوە ئەمە ڕاستە لەسەر لە کاکە دەبڕۆ ئەڵێ قیتاری فیاتی هێواش تۆڕە هێواش بەکر عاسی بووە بلا دەبڕە پێ پاڵی پێوەنێ وەسەید چاو ئەڵێ لە ترافیکی خواردەوەتی هێواش ئەمە چی ئاو کردوتە بەبێنی الله لەو جەوە ئەوە چیە جەوە بلا بەڵێ وەرەتی على دەواز بێنە ماڵا بێ پیاوەیارە جێ وەرگێ ماڵا بێ ڕۆمانسیەت نازای ناقی ناگرم الله لەو جەوە بلە فرسەتە بەتەنیای برە خۆتی الله 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 جان تێناگەڵ چی دێنا ئەرێتە وەرە کاکەەوەی شانە بکە وەرە دەبڕۆ بابەت بڕۆ 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 لا چ لە بەرچاومە بڕۆ ئاوەرە وەرە 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 ئەو چێ بێ چییە؟ شەکرە سێو وڵا دانێکم بەرێ پاکە؟ ئەکابلا دەمم کەرەوە دەبڕ لاچوو الله الله لەو جەوە بلە ئەبێ لێرە بۆت بێت بڕە خۆتیت لە شوێی نمەژیە لە شوێی الله وعد بێ وەرە دڵم بەرە پیاونم ئەگە داوام لێگری دواقی قسەوە بێ الله هەورەکان لە شوێی دەوەرە دەوەرە هەورە تریشقیە لەم بە بیا لە کونی لوتم لە بنی پێمەوە تا تاوقی سەرم بمکا بە ڕەژوو بمکا بە قەڵوس شەڵڵا شەڵڵا ماڵمان لە شوقی چلا بووە خۆم قسەیەتە خوارەوە ئەڵێ یەکێ کەر نەبێ پاڵەکەم پێوە بنێ وەخوا کەرمان زۆرە باو کەر ڕۆبیر دەگەم نەمەژیا الله الله لەو جەوە دەوەرە دەببارێ دەببارێ باو کەر ڕۆ نەبێ لەو جەوە دڵی من بۆ تۆ تۆش بۆ من کورە عوسارەکەم بە قوربانێ بلا ئەکەوی هەتی و بۆ کاتی خوا خەریک و بکەوی ئارەزە جۆرەکە ئەرێ پێشوی بێن بۆ لای من نابێ هاوارێکم لێگە بڵێ ئەوە یەین ئەڵێم بەکەش بەڵێ بە قوربانم خێرا ئاسنگەرێکم بۆ پیاکە بۆچیتەوە وەڵا ئەماکەم بە کەتیبێ لەم سەر بۆ ئەو سەر جاوە کەتیبی بۆچی عوسمان جانە و بەلەکۆنۆکۆ عالەمە ورە بابە لە ترسی مناڵەکان مناڵ کامێ هەستی فریشی لێ بکێڕوە ورە شەقازەیەکی لێمە بێ حەوڕ بەلۆکە ئەو کێ بەدەمێ ئەو ناڵێم ئەی کامێ ئەلم کەرا ترسمەمە بم خاتە خواردوای لە لافیتەکەی ئەو نووسنچی والله خۆشی ئەڵێ وەڵا کوڕەکەی عوسمانی فرایە خوا عینم پشیل هەر حیاشمانەچێت ئەڵێ جەژمزیە بەکارە ساتێک بدڵتەچێن هەر حیامانەچێن کوڕم ئیشی دنیام بەجێشت نەوەڵا تۆ خاڵە بەکرد ئەگەر ئیشت هەیە تۆ جنابە بڕۆ لەگەڵ کوراسیە من دوو قساکی لەگەڵ باوکمەوە تۆزێک باسی ئەم جاواکەی عوسمان من بڕۆم ورە جەوی ئەو کوراسیە ژەوە بەخوات تاکید میشی بێت بەلێ ئەو دوو چیەکەی خودم لەگەڵ عوسمانە مەشغوڵی ئەم ناوەی دەوەرە بەلای من یارمەتی من بە لە مەطبەخ ئەو شتانە قورسن و بەرزن وەرە یارمەتی من بە ئیشی خۆتا بەرێ دەبڕۆ لە خۆ جوانە لە خۆ جوانە ژنانی باوکە ڕعی بە پیاوبووینە دەبێت ئەو لێت قۆ باوکەم تۆ سێری کە ئەمە شۆقەیە ڕۆڵە بەڵێ ئەمە وەکو شوێنی گەڕک و مەڕەگ نییە بەڵێ ئەمە ئەبێت حرمەتی ئەم مەڵتیقەیە بگریت نابێت دەنگە دەنگ بەرزکەیتەوە نابێت سێری کچانی قەڵکی بکەیت کۆمەڵە شت لێبێ ئاگال لێبێ
ياك دقة ياك دقة وشتانه بارك سعيد نصيحتي ياك دقة سمانة الله باكل غير الرزق وحرمان ما أم يشتكي بيضا بيعجز ولا الله جناب نصيحتي ماكي اي اخي كورن بيويس النصيحه تاعكم يا شوكي نابي سيد خلق كان نابي تكبر اسكن او أزاين شي باكل جان يسبون مناقر يشي حالي أجري هالخا كوا ليش باوكا عيبا باوكا بابا بونو نمو مثلا بابرو انت درنجا يقدخ كاكا يقدخ توزن نصيحتي باوكا طبعا دايلي بودك باوكا الله محيانا ما بلا بس وعيب لا توزن جواني ولد بس يقدر تروح جرس وش والله ما لي اصبر رقمه جواب الو الو بله ايما دنگ مان كردوه جناب تان شلون بيا زحمت خدمات الشقة كان على دنگ تاك داوي دبر نو والله توزي كره كان جوكي جوان بو بشان ما انا بي خمه دنگ برزنا كينو انا اوانا ما نيم سرچاب اخي جاي واحد قال الله باوكا ماشي على دنگ تان كردوه توسر خلقتك ليش نكردوه ادب سز منها امر يكم روج معنا اخي تو اوشتان بس تو اوش بس انا باسي مكان بابا تۆ شتێکم پێ بڵێ ئەمە بانکرد پرۆژەیەکی گەورەم بەنیازم هم دورنا جورو باتي تانجي يعني هتا. مجال ايه عدايلة كورا خو هتا ده بيش فضل ابردي بخوار اخذ اخي بيشكلي او ادبك باش او ادبك فضل